پێشمەرگەیەک وڵات بپارێزێت، پێشمەرگەیەک نیشتمان پارێزێت، پێشمەرگەیەک کوڕ و کچی تۆ پارێزە بەرپرس و مەسئولەکان پارەی نەوت و دبەیە نەوتی نەبێ مناڵەکانی بە غازی خەڵوز بمرن، بە غازی سۆبا بمرن، بخینکێن. چۆن جوابی خوا دەنەوە؟ وقیفوهم إنهم مسئولون. لە ڕۆژی قیامەتە خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێ ڕایان گرن ئەو گەندەڵ و خەسیز و پیسانە، چونکە ئەوانە بەرپرس بوون لە دینی خەڵکی، بەرپرس بوون لە ویژدانی خەڵکی، بەرپرس بوون لە ئەخلاقی خەڵکی، بەرپرس بوون لە دین و لە بژێوی و لە حەیات و لە ژیانی خەڵکی. بەڵام نەیان بردە سەر، بەڵام جێبەجێیان نەکرد دینی خەڵکیان شێوە. ئەزانی کۆمەڵێک گەلە سەدیان بەرداواتە گیانیم مسلمانان و ئیماندارانە دوور لە ڕووی جەنابتان هەر شەوێکیان بەرامبەر بە ئیسلامی ئەدەبیەکە ئەوەتە وەزارەتە پەروەردەکەیان کە کتێبی ئەدەبی کوردی چۆن ئیهانە بە ئیسلام و دینەکە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یعنی ئەم هەموو ئوستازە ئەم هەموو مامۆسا ملیشکا بوو چاوی دەرهاتبوو ئەو دیێڕە شێعرەی نەبینی کە ئەڵێ ڕۆژانە چەند جا من خاشارە دینی پێغەمبەری خواکەم. تۆ تازە عوزرێنیتەوە، عوزر لە قەباعەت خراپترە. چەند ساڵە ئەمە ئەخوێنرێن لە مەکتەبەکانە مامۆستاکان ئەڵێنەوە ئەمە دینەکەتان بۆ خەڵکی، کۆمەڵێکی ترتان لە عەلمانی و بێدینەکان ڕۆژانە بەرامبەر بە ئیسلام وەک سەگ ئەوەڕندوو لە ڕووی جەنابتان کۆڕ و کۆبوونەوەکەن. ئەمە لەسەر دینی ئەو خەڵکە پرسیارتان لێ وەڵڵا لەسەر دینی ئەو خەڵکە بتانسن هەزاران ساڵە جەهەنەم ماسووتێ لەسەر ئەو دینی لەسەر دین و ئەخلاقی خەڵکی خوای تەبارەک محاسبەتان لە دنیا و لە قیامەتە خوا محاسبەتانەکە لێتانە بێتۆ لە ناوتانە با سووک و ڕسواتانەکە، بەڵام پەلەتان نەبێ وا ساعەتان بۆ چۆڵ نابێ بەڕاستی. دینی خەڵکی پرسیارتان لێکرا لەبارەیەوە کاتێک ئەو هەموو ڕاقیزە و سەماکارانە بە پارەیەک زۆریان لە وڵاتەکە نیشتیمان و وڵات لە ئوتێلەکانە گەنجانمان پێی سەرسامە بن، گەنجانمان پێسەکرانەکەن، گەنجانمان مەستەکەن پێیان. ئەمە پاراستی دینی خەڵکی بوو، ئەمە پاراستی ئەخلاقی کوردەواری بوو، ئەمە پاراستی کولتوری کوردەواری بوو. دەکخوا خەجاڵەتان کات ئەڵێن خوا خەزەمان بۆ لێگرێت بۆیمە وڵاتێکی مسلمانی لە هەولێر و لە سلێمانی منتووە شوێنگەی فەساد و بێئەخلاقیەت و لە ڕووی جەنابتان پڕە لە خەڵکی فەساد. میلەتەکەمان میلەتێ مسلمانە، بەڵام خەڵکی فەسادیان پڕ لە شارەکە کردووە. چەندەها ئافرەتی بەرەڵایانە نادەم شارە واقعێکە هەمومان نەزانین. شتێک نییە کە شاراوە بێت. شەوانە کەناڵەکان خۆیان ئاماژەی پێکەن کە چیە کرێ و چیە بژێت. قومارخانەکان ئەڵێ وەندە ئالەتی قومارخانە لە دۆکە شکێنرا، ئێم ئالەتانە لە کۆها لە سنوورەکە و لە ئاسمانەوە دابانی خوارەوە غەیر مەسئولێ ناوێتی غەیر چەند ساڵە کاری پێکردەوە قوماری پێکردووە. ئەی بۆ تازە خەبەرتانەوە تۆ یا قومارخانەی تازەتان داناوە ئەوانە بە عەمەل نەماوە. خوا خەجاڵەتتان کە وا دینی خەڵکتان نەپاراست، خوا سووک و ڕسواتان کە وا ئەو میلەتەتان وا لێ کرد. ئەوە لە ڕووی دینەوە، لە ڕووی بەخێوکردنی وڵاتیشەوە، لە ڕووی نیشتیمان پەروەریەوە هیچتان تیا بەسەر نەبوو. پێتان بگرێت کوێی نیشتیمان سوودی تایە بۆ فرۆشتەی فرۆشە. ئەوەندە دڵسۆزی میلەت نییە. میلەتیشتان کوشتووە لە بەرسا. وڵاتێک کەوا ژێرەی بەحرێ نەوت بێ میلەتەکەی بە خەڵوز بخنکێ، میلەتەکەی نەوت نەبێ. ئەی بە درۆکردن ئەڵێن نەوتمان گەیاندەوە بە هەموو کون و قوشبنی کوردستان. هیچ کەسێک لە ئێوە ئێستا لەوە چێکی 3 ساڵە 4 ساڵ نەوتان وەرنەگرت بێت. حیسەی خۆتە مافی خۆتە. ئەموو سەدام زاڵمە هەموو ساڵە دەوتەکەی بۆ ناردی. ئێستا کێ زاڵمە؟ ئێوە زاڵمنی ئەو زاڵمە. ئەو چووە شوێنی حەقی خۆی خوا لە پێشنەوەی لەگەڵا کار لەسەر هەموو مسلمانەکە کردوێتی. بەڵام چۆن ئەو ئاوا ڕسوا بوو؟ وەڵڵاهی ئێوە لەوە خراپتر ڕسوا بوو.